بابا لۆربان ساڵی 488 کۆچی بەرامبەر 1929 میلادی خۆی گەیانە ئەوروپا. لە فەڕەنسا 300 دانە قەشی کۆکردەوە. نەک هەر قەشە، سەرۆک، نەک هەر ئەوانە، جەماعەتی ڤاتیکان، ئەمیرەکان، دەوڵەمەندەکان. لە مؤتەمەرێکە دەدانە ڕۆژی خایان، یعنی ڕێک بەقەدەر دەشەوەکەی مؤتەمەر و شەوی قەدرەکانی ئێمە شەو ڕۆژ لەو دەشەوەیە خەریک بوون. بابا لیۆن هەستا کێشای بەسەری خۆیە وتی خۆشەویستان خەڵکینە فریاکەون، قەبری پێغەمبەرەکەتان عیسا عەلەیه السەلام ئێستا بەدەستی موسڵمانانەوەی لە فەڵەستین و لە بەیت المەقدیس. ئیستاکێنا موسڵمانەکان هێرشەکەن و یەنە پێشەوە و دیلەکانتان ئەگرن و ئەیکوژن و ئافرەتەکانتان ئەگرن و مناڵەکانتان کۆیلاکەن. ئەی ئەهلی فەڕەنسا، ئەی ئەهلی ئەوروپا، ئەگەر فریانەکەون کارێکتان بەسەر دێ لەناو خۆتانە یەکتری ئەخۆنەوە. چکە ئەوروپا ئەو کاتە زۆر وەزعی خراپ بوو. پاشایەک کە ئەمرد ممتەلەکات و وەسیەتەکەی بۆ کوڕی گەورە بەجێما، کوڕەکانی تر لی بێبەشە بوون. کوڕی گەورەش بۆ یەکەم کوڕی خۆی بەجێ ئەهێشت. هەموو کوڕەکانی تر لە میرات بێبەشە بوون. کوڕەکانی تریش داوای مڵک و سەروەتی باوکیانە کرد، نەبوو. ئەدرا بە یەک کەسی یەکەم. ئەوانی تر لی بێبەش بوون وتی وەرن با بچین لە منتیقەی موسڵمانانە ئەرزتان بۆ بدۆزمەوە، خاکتان بۆ بدۆزمەوە. ئەم خاکی ئەوروپایە بچووکە، ئەگەر لێرە بمێننەوە شانشانێن ئەتان کوژێ، هەر لە برسا ئەمرن. فەرمووی ساکەنە فەڕەنسا گرانیەتی ناکرێ ئاوا بژین، لە بینی خۆتانە شەڕ و شۆڕ و ئاژاوەتانە. وەرە با دەرگایەکتان بۆ بکەمەوە بۆ ئەوەی کە شەڕ و شۆڕەکانی ناوخۆمان لەبیر بکەین، کێشەکانمان بخەینە ئەو لاوە، بین بە یەک دەست دژی موسڵمانان. پاشا لیۆن بابا لیۆن بوو بەو محەڕیک و سلفەی کە حەربی سەلیبیەتی جوڵان هەموو خەڵکەکەی کۆ کردەوتی خەڵکینە ئیستاکێنا منتیقەی ئۆرشەلیم، شاری ئۆرشەلیم هەنگوینی لێ ئەبارێ. منتیقەی شام منتیقەیەکی بەبەرەکەتە. ئێوە ئەگەر پیاو بن ئەچن بۆ ئەوێ بەیت المەقدیس زگارەکەن و ئەبن بە دەستی یەکەم و ئیشکەری یەکەم لەو منتیقەیە. کەسیشم ناوێ بترسێ، پیاوی ترسنۆکم ناوێ. چێ تاوانی کردۆ لە سژنایە؟ ئەواڵی خۆش بووین دەریکەن با بچێ بۆ شەڕ. چێ قەرزی لەسەرە؟ کەنیسە بۆیە داتەوە با بچێ بۆ شەڕ. چێ خەمی ماڵ و مناڵەکەیەتی؟ کەنیسە بۆی بەخێوەکە با بچێ بۆ شەڕ. هەمویانی بەو شێوەیە هەڵنا دەدانە ڕۆژ. خۆزگە بە هەمومان بەقەدەر بابا لۆربانمان لەدەست پاتای بە هەمومان. ئینسانێک ئەو نە بۆ دین و مەبدەئەکەی خۆی لێ ببڕێ، ئەو نە هەوڵی بۆ با، ئەو نە مسیر بێ، ئەو نە شەڕی لەسەرکە زۆر بەداخەوە. لەبەرەوەی کە لە قەشەکان هەستا و بە چۆک لە بەردەمی بابا لۆربانە کەوت، دەستی ماچ کرد وتی قوربان ڕێگەم با بچم بۆ ئەو شەڕە مقەدەسە دژی موسڵمانان. بابا لۆربانی شەڕەکەی پێیا و ئەو خەڵکەش دوایەوە هەموو ئێستان وتیان ئەمە جەنگێکە خوا ئەیەوێ، ئەبێ بچین بە گشت موسڵمانانە. هەر هەموو دەنگ پڕ بوو وتی دا هەر یەکەتان بچێتەوە بە منتیقەی خۆی، هەر قەشەیە و ئەچێ بۆ منتیقەی خۆی، خەڵک هەڵ ئەنێت و خەڵک هانەدا بۆ شەڕکردن دژی موسڵمانان و کۆ ببنەوە. دوایی ئەچن بۆ لای ئەمیر و سەرکردەکانتان بەوانی شەڵێن هاوکاریتان کەن و جێیش خەنە بەردەستان و جێیش کۆکەنەوە. ئەڵمانیا، فەڕەنسا، بەریتانیا، ئیتالیا، هەموو وڵاتانی قسە ئیزارەوە، هەموو وڵاتانی سەر پەنجەیەکە سۆڕانەوە، جێیش کۆبەوە. ئەڵێ یەکێک لە بەتریکەکان بەتریک ناسکیان پێوت، بەڵام ناسک نەبوو. ئەلێ سواری جوێ درێژێک بوو، بە جوێ درێژەکەی ئەچوو بەناو خەڵکە ئەگەڕا. لە هەر شوێنێکە ئەبوو 15,000 کەس بە دوایە ئەهاتن، دوایە کەوتن و شوێنێ کەوتن. قسەی بۆ خەڵکە کرد، خۆڵێ کرد بەسەر خۆیە، ئەیوت ئەگە فریانەکەون موسڵمانەکان تەنیان پێڵچنیوی. جێشێکی وایان کۆ کردەوە لە چێ؟ لە خەڵکی ڕەشوڕووت. چکە ڕەشوڕووتەکانی ئەوروپا فەقیرەکانیان لە ناو کووخا ئەژیان.
لەناو گڵ و لەناو پەردووە ئەژیان ماڵەکانیان ئەڵێ پەنجەرەی نەبوو، نان نەبوو بیخۆن، هەرچیەکشیان پەیا ئەکرد بۆ خاوەنەکانیان بوو. وتیان ئێمە لەدەست ئەم کۆی لێیە نەجاتمان بێ، بچین لەوێ غەنیمە بگرین، ماڵ و مناڵمان بۆ بەخێو بکرێت، چی مانەوێت لەوە زیاتر؟ هەستان جێیشیان کۆ کردەوە. جێیش لە 10,000 لە 100,000 ئینجا هەر یەکەیان ئەمیری وڵاتەکە پێشیان کەوت بۆ چۆ بۆ عالەمی ئیسلامی. ئەڵمانیا لە بەندەری بەسفۆر لە بینی ئەوروپا و ئاسیایە پەڕیەوە هاتە ئەمدی و بۆ تورکیا. فەڕەنسا بەدوایە، بەریتانیا لە ڕێی بەحرەوە هات. بۆ چۆ؟ بۆ ژیانی ئێمە.